سەرەڕای تەواوبوونی ئاگربارانی سەر غەزە و ڕاوەستانی بۆردومان و تۆپبارانی قەوارەی زایۆنی، بەڵام بێئاویەکی قورس تەنگی بە دانیشتوانی کەرتەکە هەڵچنیوە و نازانن چۆن چارەسەری کێشەکە بکەن. کامێرای پەیام لەناو غەزەوە دیمەنی بێئاوی و قەیرانی کەمی خۆراکی تۆمار کرد کە بەهۆی جەنگی 2 ساڵی ڕابردووەوە زۆرینەی سەرچاوەکان لەناو چوون و ژێرخانی کەرتەکە وێران کراوە. سڵاوی خۆی گەورەتان لێبێت. من لە دانیشتوانی ئۆردوگای شێخ ڕەزوانم. کێشەی گەورەمان هەیە بەهۆی کەمی ئاوی خواردنەوە. زۆر کات بە خۆم و منداڵەکانمەوە بەسەر خێوەتگەکاندا دەگەڕێم تا کەمێک ئاوم دەست بکەوێت. داوامان لە موسڵمانان ئەوەیە بە ئاو، بە خواردن، بە هەر شتێک کە بتوانن دەستگیرۆییمان بکەن. ئێمە پێویستمان بە هەموو شتێکە. ماڵ و حاڵمان ئەم چادرانەیە کە دەیبینن هەر گەرمای خۆر سووتاندوونی. ئێمە محتاجین بە هەموو شتێ. بدنا أي حد يدعمنا فاعل خير. پێش تۆفانی ئەقسا کەرتی غەزە چڕترین ناوچەی نیشتەجێبوونی دانیشتوان بوو. بەهۆی ئاوارەبوونی چەندین جارەی خەڵک و هەڵدانی کەمپ و ڕووخانی لە سەدا 90 باڵەخانەکانیشەوە ئێستا پانتایی خاک کەم بووەتەوە و چڕی دانیشتوان زیاتر بووە. ئەمەش ئازار و نەهامەتی خەڵکی زیاد کردووە. ئێمە ئۆردوگانشینین. ئۆردوگاکەمان جێگەی 100-200 کەسە. بەڵام سەدان هەوڵاتی دیکە لە ئۆردوگەی جەبالیاوە ڕوویان کردوتە ئێرە. بۆیە ئێستا ئێمە قەیرانی نەبوونی ئاومان هەیە. ئەو ئاوە کەمەش کە بۆمان دێنن خاوێن نییە. بۆیە ئێستا داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە ئاوی خواردنەوەمان پێ بگەێنن تا دەتوانن ئاومان بۆ بنێرن. ئاو لێرە زۆر کەمە. داوا لە گەلانی موسڵمان دەکەین ئاوڕمان لێ بدەنەوە. بەزەییان پیامان دابێتەوە. نەخۆشمان هەیە، مناڵمان هەیە، پیر و پەکەوتەمان هەیە. ئەمە ژیانی ڕۆژانەی ئێمەیە. نە ئاو هەیە، نە خواردن، نە دەرمان، نە ماڵمان هەیە، نە حاڵ. تکایە بەزەیتان پیامان دابێتەوە. دانیشتوانی غەزە کە قسەیان بۆ پەیام کردووە چاوەڕوانن خێرخوازانی جیهانی ئیسلامی بە دەمیانەوە بچن و باری سەرشانیان لە کەمی ئاو و خۆراک و پێداویستێ سەرەتاییەکان سووک بکەن. بە چاوی خۆتان دۆخی ژیانمان ببینن. بێئاویەکی زۆر قورسە. خۆراک و دەرمانمان نییە. بار و گوزەرانمان زۆر سەختە. ئێمە سوپاستانەکەین لە بەرامبەر هەر دڵۆپە ئاوێک کە پێمان بدەن. بڕوامان پێ بکەن ئێمە لە هەموو شتێکدا کەم و کوڕیمان هەیە. لە ئاو، لە خواردن، لە دەرمان. ئێمەش وەکو ئێوە موسڵمانین. یەک ئاینمان هەیە. تکاتان لە یەکەین هاوکاریمان بکەن با هیچ نەبێت سکی برسیمان تێر بکەین. ماوەی 2 ساڵە قەوارەی زایۆنی بە پشتیوانی ئەمریکا و ئەوروپا پەلاماری کەرتی غەزە دەدات. زیاتر لە 75,000 کەس شەهید و بێسەر و شوێنن. 2,300,000 کەسیش چەندین جار ئاوارە بوون و بە زۆر ڕاگوێزران.